دوا بە دوای موشک بارانکردنی و هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر خاچی شنگال و نەخۆشخانەی شنگال بینیمان هێرشەکانی بۆ سەر منتیقەکانی پێنجوێن و گوندەکانی دەوروبەری تەواو لە ڕووی یاسای نێودەوڵەتی گشتیەوە پێشلکردنی سەروەری و خاچی عێراقا لەبەرەوەی هەر دەوڵەتێک سەروەری و سیادەی خۆی هەیە دەبێت ئەو سەروەری و سیادە پارێزگاری لێ بکە بەداخەوە پێشلکردنی ئەم سەروەریەیە بۆ پێویستە حکوومەتی عێراقی لەسەر ئەو بابەتە بێتە دەنگ و هەڵوێستی هەبێ و پێویستە سەرۆکۆماری عێراق لەسەر ئەو بابەتە هەڵوێستی تون بنوێنێ بە هەمان شێوە وەزیری خارجی عێراق کە کووردە پێویستە لەسەر ئەو بابەتە کار بکە هەوڵی جددی بدا لەبەرەوەی ئەو شوێنانەی کە موشک باران کراوە شوێنی مەدەنیە خەڵکی لێیە کشت و کاڵ دەکەن باغداری دەکەن یعنی ئەو شوێنانە هێرشی کراوەتە سەر تەماشا دەکەی باخ بووە داری تێدا بووە بەداخەوە لە هەمان کاتدا حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بێ هەڵوێز بووە یعنی زەڕور وە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێز وەربگرێ بەیاننامەی توندی هەبێ وە قسەی خۆی هەبێ لەو بارەیە و بە هەمان کاتدا پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە تاوەکو ئێستا زۆر بێدەنگە پێویست و پەرلەمانی کوردستان قسەی خۆی هەبێ هەڵوێستی خۆی هەبێ کۆبوونەوەی جددی بکات لەسەر ئەو بابەتە چکە بەڕاستیەوە شتێکی کەم نییە پێشلکردنی خاچی کوردستان بە قوڵایی 200 متر بە قوڵایی 200 کیلۆمەتر کە دوورە لە خاچی تورکیاوە بۆ پێویستە هەڵوێستی جددیان هەبێت لە هەمان کاتدا حیزبەکانی کوردستان ئەو حیزبە دەسەڵاتدارەکان باواز لێبین بەڵام حیزبە ئۆپۆزیسیۆنەکان بە هەمان شێوە ئەوانیش بێدەنگ بن پێویستە ئەوانیش قسەی خۆیان هەبێ هەڵوێستیان هەبێ حیزبە ئیسلامیەکان بە هەمان شێوانیشی هەڵوێستیان نییە چکە خاچی کوردستان بەڕاستی هەموو هاونیشتمانیان دەبێت پارێزگاری لێ بکەن و ئەو تۆپ بارانکردن و موشک بارانکردنی خاچی کوردستان ئامانجیان لە ناوبردننی ئیرادەی تاچی کووردا تێکدان و خاپورکردنی خاچی کوردستانە لەلایەن دەوڵەتی تورکی دوژمنەوە بۆ پێویستە هەموو تاکێکی کوردی لەسەر ئەو بابەتە هەڵوێستی هەبێ و ڕوانگەی خۆی بخاتە ڕوو تەبیعی لە ڕووی یاساییەوە پەرلەمانی کوردستان دەتوانێت لەسەر ئەو بابەتە دانیشتنی خۆی بکە و هەر بڕیارێکدا دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان پێوەی پابند بێ بە تایبەتی ئەگە بڕیارەکە بڕیارێکی تەشریعی بێ دەتوانن قەتعی عیلاقاتی دیپلۆماسی بکەن بە تایبەتی ئێستا ئێمە سەیر دەکەین هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا تەماشا دەکەی ئاڵوگۆڕێکی بازرگانی زۆر هەیە کە کوردستان بۆتە بازارێکی گەورە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانی تورکیا بێگومان هەر قەتعێکی عیلاقاتی دیپلۆماسی دەبێتە هۆی ئەوەی کاریگەری هەبێ لەسەر ئەو ئاڵوگۆڕە بازرگانیەوە زەرێکی زۆر دەگەێنی بە تورکیامە لەلایەکەوە لەلایەکی ترەوە لە حکوومەتی عێراقیەوە بە تایبەتی وەزیری خارجی عێراقی کە کووردە دەتوانێت ئەم بابەتە بگەینێتە نەتەوەیە گرتوەکان و ببێتە با بڵێن باسێکی نێودەوڵەتی و بڕیاری نێودەوڵەتی لەبارەوە دەربچێ لە پرسێکی هەرێمایەتیەوە دەربچێت چکە بەڕاستی ئەوە شتێکە پەیوەندی بە هاوڵاتی مەدەنیەوە هەیە ئەو شوێنانەی بردومان کراوە خەڵکی مەدەنی لێبووە خەڵکی جوتیاری لێبووە کشت و کاڵیان کردووە باغداریان کردووە یعنی هیچ کەسێکی لێ نەبووە کە چەکدار بێ یان با بڵێن چەکداری پەکەکەی لێ نەبووە خاکێک بووە خاکە کشت و کاڵی تێدا بووە بۆیەوە دەسەلمێنە بەڕاستی کە دەوڵەتی تورک دژی دار و بەردی کوردستانە دژی هەموو خەڵکێکی مەدەنی کوردستانە دژی با بڵێن یعنی هەر شتێکە کە نایلی کوردستان بەیان لە کوردستان بۆیە پێویستە حکوومەتی عێراقی لەو بارەیەوە ڕوانگەی خۆی بخاتە ڕوو و هەڵوێستی هەبێ و دەکرێت سەرەتا بە دانیشتن و بە کۆبوونەوە لەگەڵ دەوڵەتی تورک ئەو بابەتە چارەسەر بگرێت ئەگەر ئەوە چارەسەر نەکرا دەکرێت با بڵێن لە ڕێگەی عیلاقاتی دیپلۆماسی و ئەوانەوە قەتعی عیلاقاتی دیپلۆماسی ئەگەر لە ڕێگەی ئەوەش نەبوو دەکرێت بابەتە بگێنە نەتەوەی گرتوەکانوە لەوێ و بڕیاری پێویستی بۆ دەربکرێت و لۆبی بکرێت بۆ ئەوەی بتوانن بڕیارێکی نێودەوڵەتی دەربکرێن دژی ئەو پێشلکارانەی کە دەکرێت بۆ سەر خاچی هەرێمی کوردستان وەک دەبینین کە زۆر جار سووری هەرێمی کوردستان دەبڕدرێت لەلایەن تورکیاوە بەڵام دەسەڵاتدارانی هەرێم لێ بێدەنگ بن لەباس ئەو بردومانانە و هەروەها کە ئێمە لە چوارچێوەی عێراقداین سەر بە عێراقین بە هەمان شێوە عێراقیش لێ بێدەنگە لەم بردومانانە زۆر جار ئێمە دەتوانین لە ڕێگەی بەیاننامەیەکەوە دەنگی خۆمان دەربڕین و بۆ ڕایگشتی و هەروەها دەتوانین پشتگیری ئەوە بکەین کە ئەو بردومانانە ڕابوەستێنرێت و هەروەها ئەو بردومانەکە دەکرێت پێشێلی یاسای نێودەوڵەتیە لە ڕووی لەسەر ئاستی نێودەوڵەتیشەوە هیچ کەسێک نەهاتوتە جواب تا ئێستا بڵێت ئەوە کورد بۆچی ئەو بردومانانی دەکرێتە سەر کە چەندی ساڵە هەیە مێژووی تایبەت بەخۆی هەیە کلتوری تایبەت بەخۆی هەیە بپارێزرێت و لەو چوارچێوەیەدا بمێنێتەوە وەک دەزانین چەندی ساڵە ئەو بردومانە دووبارە دەبنەوە خەتایەکەش لە دەسەڵاتی کوردیەوە لە عێراقیشە
ئەگەر ئەوان بێت و لێی بەدەنگ بێنەوە وەکو دەبین لە ساڵانی ڕابردوو پێما بێت پار بوویان پێراد بوو کە کازمی لی هاتە دەنگ تا ڕادەیەک بردومانەکان وەستێنران بەڵام ئێستا کە هیچ کەسێک نایەتە دەنگ و بە کێشەی سیاسی و مەشغوڵن سنوورەکەیان لەبیر نەماوە بەداخە ئەوانە هەموو هۆکارن کە وا دەکەن.